sana ne kadar Emiro Aferin Lütfen ben kan levla oy ben aferin sana hadi Jag kan må andra va. Nej! Så var det chimat och amag bu oda. لا لا يدي برا يا زلمه يا وابزانا يا خمامه اسغوش لا لا Dengioti. Farmo. سێ ڕۆژی ماوە بۆ جژن مەیکوش دستت خوش به من سلمان. سێ ڕۆژی ماوە بۆ جژن مەیکوش بە چاوان مامۆستا زۆر سپاس سێ ڕۆژی ماوە بۆ جژن مەیکوشن نه بابا هۆشم پێێتی کودیشی پێ بم سێ ڕۆژی ماوە بۆ جژن مەیکوشن لا تساوى بعدك سعيد بۆ ئەگەر زەحمە نییە ئەو سەوزانە بڵاوکەوە لە ناو بەندەکاندا بەهادۆر حەبڕ و داواکەی تۆ و خۆی گێڕاوە سەوزەکانی چن لە حەوشن بیدەبە ئێرە بەندی ئەمەی بکوژە تۆ کە دزی لێرە چیەکەی هاتووم هەواڵەکەم ببینم سەلمانی ئەمیر عەلی سەوزە بڵاو دەکاتەوە لە بەندی بکوژەکاندا چیت کرد کوڕی چاک چیت کرد لە ئابڕۆ ژیانی من دوو ئەنگوسیلەی 56 ملیۆنی نە 600 ملیۆنی تۆ بڵێ هەموو بەقەد دنیا پارە دەژیا بای ئەو کارانە بووە لەگەڵ من و ڕۆحی بنەماڵەکە منت کرد مەگە من وتم کە وەلی بکوژە دەی من هاتم بە دوای ئەنگوسیلانی وا تۆ دزی بووت دەناخۆ پێمەڕم هەڵ نەگرت بوو ژیانم داماڵ بە نێو زبڵەکان مەبەسم شەڕ و هاوار و کوشتن نەبوو لە شانی مندا نەبوو تۆ بووی بە ئەمێری دەستی شەیتان منیش خەریکەم سزاکەی دەبینم آخر بەندی خانە بۆ تۆ وەک سەیران وایە گۆشت پێگرتووە چت لە گیانی من دەوێ کە حوتەی دووجار لە مزگەوت بەلادا دێم
هەموو قوتابیم لە بەندیخانە بوون، بەندیخانەی عێراق کە ئازادون پێشێنیانم گرت چوون بۆ لایەن. مامۆسایەکیان بوو کە دەبایە بتبینایە، وەها بە شانەزی باسی کۆت و بەندیان دەکرد کە دەبایە بتبینایە. بەندی دوشمن لەکوێ و بەندی ناوخۆ لەکوێ؟ لەبەنکران بۆ نیشتمان لەکوێ و لەبەنکران بۆ کوشتن و دوو ئەنگە سیلا لەکوێ؟ خەمی ئەم زیندانە و دووری لە بنە ماڵە و خەمی ئەو کوڕەکە سوچی ماڵی گرتووە. غەریکە دەمکوژێ، غەریکە شێت دەبم. کوڕەکەت خەریکە بێتە زاوای خوشکم. 6 مانگە خەریکە ببێ. ئەی کوا پڵاوی دەبێ خەبڵی کاتەوە هاڵە بەڵگەکی یاسایی بنووسن کە ئیتر بە دوای ئازادی تۆ نەبن. جاوەها نامێک لە هیچ تاپۆگەیەک هەیە؟ خوشکم دەڵێ هەیە. خوشکم دەڵێ ئەگەریش نەبێت سوێند بە قورعان خۆ هەیە. خۆ قورعانی بۆ سوێن خواردن نەداوەتە دەستی خەڵک، بۆ خوێندنی نارد، بۆ پیشاندنی ڕێگا. حیفی قورعان و قسەی خوا نییە کە تێکەڵ بەم ئاژاوەیکەین؟ حیف نییە؟ خۆشکەم دەترسێ لێت خۆش بێت، دەترسێ لێت خۆش بێ سبەینی هەموو بڵێ مێردەکەی وا 20 ساڵ لە خۆی گەورەتر بوو کردیە بنگڵ و بکوژەکەی لە بەندیخانە هێنای دەرێ. جیا لەوە کچەکەشیدا بە کوڕەکەی دەنا دڵڕەخ نییە. خۆشکە بەڕێزەکەی تۆ ئەگەر ڕزایەتیش بدە ئەم پەڵە ڕەشەیە هەتا لە نێو چاوانی من دەمێنێتەوە. بڕۆمە دەرێت چی بکەم؟ چاو بڕمە ناو چای بووکەکەم کە جەرگیم بە کوشتنی باوکی سووتاند. نەچمە دەرێت چی بکەم؟ دەم و چاوی زیوەر بە قەت شۆلەکێکی لاتووە. کچە بەسە زمانەکە، کچە تازە بووکەکە. بەڵگە نەدات ها لە نابێ بە بووکت. سردان بەڕێز قاسمی ئازاد، حەسەنی عەبدولی، ئەحمەدی ئەرشەتی، ڕەحمانی عەبدولعەلی، سینا کەبایی، میلادی شێرازی، بەهادری بوربور، سەعیدی ئەسفەهانی، عەلی مسگەری، سەلمانی ئەمیرعەلی، حەمید ڕۆزا مەجیدی، محەممەدی مسەلا، محەممەدی شەنگەلا و حەمیدی محەممەدی. سڵاو خوشکێ. سەلام بە قوربانت بم. باشی؟ نەوکەرتە باشی. هەموو
ژیانم لە پێناو تەختەی ڕەش و گەچ و وانە و فێرکردنی منداڵی خەڵدانا لە دوعاکاندا لە بیرم چوو بڵێم خوددایە دوا ڕۆژم بەخێر بگێڕە لەبەر ئەوەی پێم وا بوو عاقبەت بەخێرە بم مسلمان نیم کە هەم کارم کاری پێغەمبەران نییە کە هەیە دەست پیس نەبووم کە نەبووم حەز بە ئازاردانی خەڵک ناکەم کە نایکەم ئەی بۆ دەبێ عاقبەت بەخێر نەبم هەر بۆچی دەبێ وەها داواکاریەکما بێ خۆ لە جێگەی حەق دانیشتووە ئافرین دەڵێ ژیانشم تێک نادات بەڵام تێکیدا نەوەک پێتوانە بێت لە جێگەی حەقدا نییە نا لە جێگەی حەقدایە خۆ لە جێگەی حەق دانیشتووە من ئەوەندە لە خۆبایی بووم هەتا بوومە بکوشی مێردی تۆ و ئێستا تێدەگەم چی لە دوعاکاندا کەم بوو ئێستا و دوعایە بۆ منداڵەکە مەکەم خوا بۆ خۆی عاقبەتی هەمومان بەخێر بکات ئەگەر ئەو بەڵگەیە کە تۆی دێڵی کچەکەت واژۆی بکات ئەگەر واژۆی بکات ئەگەر کچی تۆ ئەو بەڵگەیە واژۆ بکات کاسڕەخنە لە کچی تۆ واژۆکەی ناگرێ بەڵام کوڕی من کچەکەم و دایکی و زاواکەم و خزم و کەس دەڵێن کە ئاهی بەڵێنی داوە کە ئەگەر کچ بە من بدەن من لە جیاتی ئەوە دێڵم کە باوکم لە بەندیخانە برزەیە ئاهی واژۆی ناکات 6 مانگ لەو ڕۆژە وا تۆ ڕزایەتدا بەم خزمایەتێ تێدەپەڕێ ئاهی ناتە پێشێ ئەزانی بۆ لەبەرەوەی ناتوانێ ئاهی ناتوانێ واژۆتام بداتێ من ئەدەم من بەڵێن ئەدەم قسەی من تاپۆیە مناڵم منداڵم ناچار بێ کە خوێن پێشەر بکات قسەی من تاپۆیە قسەی من تاپۆیە کە من نایەڵم عشقی دووگەت ببێتە هۆی ئازادی من کەوایە چکا دەکەم بەڵێن و سوێن بە کتێبی خوددا لە ئاهی نەوێ هەتا بێت و دانیشێتە سەر تەختی زاوایەتی من لە بەندیخانە تاوان ئەدەم ئێوە لە دەرەوە تاوان ئەدەن ژنەکەم خەریکە تاوان ئەدات ئیتر ڕەوا نییە مناڵەکانیشمان تاوان بدەن وانە براکەت کەنگێ بەردەبێ سەری ساڵ لە ماڵە یەکەم سەری ساڵمانە بێ ئاغاوەری دەڵێ زەین و بیری ڕابردووم لە نێو چووە بیری کاتی منداڵی و هەرچی لە دواوە دەڕوانم هەموو بیرەوەریەکانی سەفەر و قسە و هەموو خۆشیەکان و ناخۆشیەکان هەمویان لەگەڵ ئاغاوەلی بووە هەر دەڵێ هەرگیز ئاغاوەلیم
لەم دنیایەدا نەناسیوە. وەکو من ئەمە ئیشقە ئیتر. کەی زانیت عاشقی مێردەکەتی؟ ئەو کات لە ماڵەکاندا هەماری ئاو هەبوو. شەوی ئاهەنگی شایەکەمان کە تەواو بوو، دایک و باوکی من و سەلمان ئێمەیان هەتا بەردەرگای ماڵێ لەگەڵ میوانەکان بەڕێ کرد. ماڵێکی حەوشەدارمان بەکرێگرت بوو. پێمان نان نێو حەوشەکەدا دیتمان هەمارە ئاوەکە دایداوە و ماڵەکە پڕ بۆ لە ئاو. گەورەکان پێداگریان دەکرد هەتا چاکبوونەوەی هەمارە ئاوەکە بچینە ماڵە ئەوان. دایکی من و دایکی سەلمان، بەڵام سەلمان قبوڵی نەکرد. وتی ئێرە ماڵی ئێمەیە، دەبێت تێیدابین هەتا ئاوەدانی کەینەوە. دوایش بەڕێزەوە دەرگای داخست و ماڵاوای لە هەمیان کرد. کاتێوا هەموو ڕۆیشتن دوو شەگی وا تەڕ نەبوو بێ و سەرینێکمان جۆر کرد. سەلمانی چارشێوەکەی منی بردە سەربان و هەڵیدا و ئەو شۆ تا بەیانی بە پێکەنین تەواو. بەیانی کاتێکە نوێژم خوێن من خەوم لێکەوت. هەتاو هەڵیستاندم. چاوم کە هەڵێنا دیتم دەوری حەوشەکە پڕپڕە لە منداڵەکانی پۆڵەکەی و دانیشتن و خەریکن بە دەنگی بەرز بڕۆبەی بیرەکاری دەکەن. سەلمانیش دەلینگی شەڵوارەکەی هەڵکێشا بوو قوڕی دەشێلا هەتا دڵۆپەی هەمارەکە تا بکاتەوە. لە کاتی قورشێلاندا هەڵەکانی منداڵەکانی پێدەکوتن. لەو سەرەوە دوو کاژێر چاوم لێکرد. دڵنیا بووم کە عاشقی. تۆ کێنگە بەوە زانی کە عاشقی مێردەکەتی؟ کاتێک مێردەکەی تۆ کوشتی. ئەم ڕۆژانە وایتر لە لام نییە. ئێستا دەزانم کە چەندە عاشقی بووم. ئەم ڕۆژانەوە پێویستم پێیەتی هەتا مشوری لێ بخوازم. لێ بپرسم بڵێم ئاغەوەلی دەبێت چی بکەم؟ ئەم کوڕەوە جوابی ئەرێنیم پێداوە بەڕاست هالەی منی خۆش دەوێت؟ یان هالەی کردووە بە جادەیەک بۆ گەیشتن بە ئازادی باوکی؟ تۆ ئاوا بیرەکەیەوە؟ تۆ شێوازێکی دیکەت پێشکتێ؟ پێشنیارەکەت بفەرمو هەتا من بە شێوەیەکی دیکە بیرکەمەوە. ئەرێ هەما پێشنیارم هەیە. بەڵێنیت دەوێ؟ سۆندت دەوێ؟ هەتانی و کاژێری کە لەبەر دەرگام. لەگەڵ کوڕەکەت دەیتر؟ دەم هەیە بۆ کوڕەکە مارێ بکەم بۆ خۆمم خۆ نابێ. بەڵام ئەگەر نەیەی ئەگەر هەتا نیو کاژێری دیکەنەی ئەو جوابە ئەرێنیە لە بیر بەرەوە بە کوڕەکەیشت بڵێ لە بیری بکات. گوێت لێبوو؟ سڵاو. مانگی محەڕەم کاسبی شیرینی خانە باشترە یان نەورۆزانە؟ کاریگەرەکان هەن. باوکت دایم نەیدەکوت پیاو دەبێت بۆ خۆی بەسەر کارەکەی ڕاوەستێ نەک کاریگەرەکانی؟ دوایش ئەیوت ئەگەر تااقەتت نیەمەیە بە دوکان هەتا مشتری لێت بێزار نەبێت. تۆ تااقەتت نییە؟ لەبەر ئاهی؟ باشە وەڵڵا دەستت هەتا ئانیش بکە بە هەنگبێن و بیکە بە دەمیەوە ئاخری قەپت لێ دەگرن و پێت ناقایل. باوکت قەتی پێخۆش نەبوو. سەری ساڵی تازە سفرەی حوسینمان نەبێ. وتی هەتا نیو کاژێری دیکە دێ. دایکی ئاهی دەڵێم. نیو کاژێر ئێستا پێش خولەکی ماوە. ئەرێ ئاهیش ڕازی بوو. دەبێ بەڵێم بدا. دەبێ بیسەلمێنێ بەڕاستی تۆی دەبێ. ئەو دەبێت تێبگا ناتوانێت کڵاو لەسەر من بدە. دەیان هەوێ کچ ببەن هەتا گوشار بێنن بۆ من و هەموو ڕۆژێک کونە جەرگم بکەن. هەتا ئەو کاتەی من ناچار بم ڕزایەت بدەم. ئەو کات کێدەی هەوێ دەمی ئەم تایەرەخانە و کاکە غەیاسم بۆ ببەستێ.
هەر من بە تەمای ئەوەم تۆ یەکلا بێتەوە عاشقتە پشت لە باوکی بکات بێت بووکەکەی بەرێ ها؟ چییە وەکو فیلسوفەکان بێدەنگی و قسە ناکەی مەگەر فیلسوفەکان بێدەنگن نیو کاژێری دیکە 6 مانگ تێپەڕ بۆ و ڕازی نەبووە ئێستا بڕیارە لەم نیو کاژێرە دەکە ئێستا 2 چرکەی ماوە پەرجوو ڕووبدا دەردی من تۆی دەرمانیش هەر تۆی ئەگەر پێت ناخۆش نەبووایە ئەم کوڕەم وا لێ دەکرد کە ئەیتر 6 مانگ تۆ بە چاوەڕێ ڕانەگرێ نێهێشتووە ڕای نەگرتووی؟ ئەی بۆ هێشتا لە لای من ماویتەوە من شوش بکەم دیسان هەر لە لای تۆم تۆ بە تەنیا جێ ناهێڵە قبوڵی نەکرد قسە دەکەی پێکیش دین ئەگەر ڕێ نەکەوت بێدەنگ بووی ئاخر بڵێم چیت هەیە تۆ پێ دەڵێ وێنەی باوکی بدەڕنێەوە خۆت وایە کارێکی واتە دەکرد من کەی وتومە وێنەی باوکی بدڕێنێ بۆ وێنە دەڵێ بەڵام من ڕاستیەکان دەڵێم نەهات بەڵێن نامەی نەدا سوێندی نەخوارد لەبەر ئەوەی تۆی ناوێ ڕەزامەندی باوکی دەبێ چاو لە کاژێرکە نیو کاژێر تەواو بوو ئەگەر تۆی دەوێ دەبوایە ئێستا لە دەرگای ماڵەکەمانی بدایە ناسنامە کارتی نەتەوەیەتی کارتی سەربازی ئەگەر ئەو نامەی وا جەنابەت دەتکوت بوونی یاسایی بێت ئاهی خۆی دێواژۆی دەکا ئاهی کوڕمەوە تا لەوێ سەڵاو باشن هاتۆ هەتا ڕاستی خۆی و بنەماڵەکەی لە لای تۆ تۆمەتبار نەکرێت دەردی سەلمە لەمەوە بەدوا تەنانەت بۆ منە ئەوانی کەش هاتوون بۆ شایەتی مارەکردن بڕۆین بووکەخان فەرموو بێ بۆ واژۆکردن
بڕۆین ئایسکریم و باڵدە بخۆین. ها؟ ئایسکریم ئایسکریم. ئەها ئایسکرێم. مارکێتێک لەم نزیکانە هەیە. من ئایسکریم و پاڵەودە دەخۆم تێکاڵ. ئەها لەم ئایسکرێم فرۆشی خۆماڵیانە. ئەوانەوە ئایسکریمەکانی فڕۆی تێدایە. ئەها فڕۆی تێدایە. تو تازه به اینجا رسیدی، واسه گذشتن زود انگار، چیزی نگو تاوان این عشق از دست دادن بود انگار. این اتفاقی نیست وقتی حس میکنم دنیا رو دارم، دیروز اگه باقم گذشته یادم بیار فردا رو دارم. با حال بد با حال غمگین باید تو رو میدیدم انگار، تو سهم من از عشق بودی، میگم برای آخرین بار. با حال بد با حال غمگین باید تو رو میدیدم انگار، تو سهم من از عشق بودی، میگم برای آخرین بار، میگم برای آخرین بار. میگم شاید یادت بیارم چی شد بهت افتاد راهم، میگم شاید یادت بیارم دیوونگی هامونو با هم. با حال بد با حال غمگین باید تو رو میدیدم انگار، تو سهم من از عشق بودی، میگم برای آخرین بار. با حال بد با حال غمگین باید تو رو میدیدم انگار، تو سهم من از عشق بودی، میگم برای آخرین بار، میگم برای آخرین بار. نای ژوورێ پێت وایە دێم؟ دەی کوتم با خۆڵکت کەم. بێم لە ماڵە کەسێک دانیشم کە ئازاد بوونەکەی مەحتالی ڕزایەتی منە و من ڕزایەتم نەداوە. ڕزایەت نەدانی دایکت نەک تۆ. خوا هاتە ئێستا هەمووی خەتای دایکمەیتر، بەڵام ئەگەر بەدەستی منیش بوایە ڕەنگە من سوێندم خواردۆ سەبارەت بەمە قسە لەگەڵ نەکەم کە وایە مەکە، تەنانەت ئەگەر بەدەست تۆ بێت و بتوانیش. تۆ بۆ وازت لە باوکت هێنا؟ پێم وان نەبوو چەپۆکی یەکەم تۆ پێم دادەی. کاتێک وازت لە باوکت هێنا واتە ماوەیەکی دیکە وازیش لە من دێنی.
چی بکەم چی بکەم من بە قسەی باوکم کرد کوتم بە چاوان ئاوا دەکەی هەروەی ئاوا ناکەی هەروەی ڕوو لە کۆ بکەم ئەخر تۆ چوزانی لە دەرونی مندا چه ئاژاوێکە دەروونم تێکەڵاوە وەکو هەر ئەم ئایسکرێم و پاڵ و دەیوا دەرخواردت دام مەبەست لە دەرخواردت دام ئایسکریم و پاڵدەیەیتر خۆ مەبەستن مارەکردن نییە کە بە زۆر دەخواردت دام هەڵە بڕۆ ماڵێ بڕۆ تۆ سەری داکرد بڕۆ بێڵە باوزم تێدا بمێنێ لەمە و بەدوا دەبێ وەڵامی زۆر کەس بدەمەوە وەڵامی ئەشقم بە تۆ وەڵامی غەدر لە باوکم وا مەکە کە هەم وەڵامی تۆ بدەمەوە هەم زاوا هەم دۆست هەم دوژمن من وازم لە باوکم هێنا لەبەر تۆ دەبوو واز لە تۆش بێنم لەبەر باوکم کچە من عاشقت بووم هەر لە یەکەم شەوە خۆم خستە نێو ماشێنەکەت لە شەوی دووهەم کە کون بە کون بە دوای خاڵتدا دەگەڕین لە شەوی چلەوە خۆت خستە بەردەم ماشێنەکەم و نەتهێش خاڵت وە بەردەم من هەموو ئەو شەوانە عاشقت بووم نیوەیەکم بۆ تۆ بوو نیوەیەکم بۆ باوکم بۆ هەروە قسە دەکەی تۆرای دەی باشە بتۆرێ کەوایە باش دەگەت پێ بڵم کە جوانتر بتۆری من دایکم بە تەنیا بەجێ ناهێڵم جوابی من بدەوە دەڵێ من دایکم بە تەنیا بەجێ ناهێڵم باشە دەبێ لەگەڵ دایکم پێکەوە بژین باشە من سوو منداڵم ناوێ باشە ئەو دووکان و کارەکەشم بەرنادەم باشە قەس من بەجێ مەهێڵە نەتگوت باشە بە چاوان من تاسێ باوکمم کرد دڵم بۆ باوکم گڕدەگرێ بەڵام باوکە میرەبانەکەم دڵم گڕدەگرێ بەڵام داخی خۆم بەسەر دەرگا و پەنجەرەدا دەڕژێنە من خۆشەویستی باوکم بەڵام بابەگیانەکەم نەماوە زۆر بابم کردووە بەڵام باوکە نایزانەکەم نەماوە دایک چی؟ دایکیشت نییە؟ خوا نەکات ئاهی ئەمیر عەلی چی؟ ئەمیر عەلی ناوم نییە ها شۆرەتمە باشە ئاهیشت نییە؟ خوا نەکا خوا نەکا مەترسە ئاو بوو ڕووناکیە
کراسی باوکمە بۆنی خۆی و بۆنی ئاترەکەی تێکەڵ بوو بۆنی پێوەکە یەکەم ڕۆژ چۆن بوو ئاهی پێکەوە پیاسەتان کرد بەڵێ چاوەکانی خۆ بە دوای کچوژنی خەڵکەوە نەبوو نا دەست قوچاو چی دەستی بۆ گیرفانی چوو بەڵێ باوکیشت نەبەغیر بوو نەچاوحیز زۆر باشە کە زاواکەم لە باوکت دەچێ دایە حاڵت باش نییە بۆ ئاوە بەخاو خاو قساکەی پێم وایە لەو پیاوانەیەوە دەکرێت پشتی پێ ببەستی وەکو باوکت نا؟ درۆی بۆ چییە؟ ئەو کوڕەم بەدڵە لەو زاوایانەیە کە مرۆڤ دەتوانێت بەهۆی ئەوەوە سەری بەرز ڕابگرێنە؟ سەلماندی خۆشی دەوێ ها؟ بەدەست کێشانەوەکەی لە باوکی؟ زیاتر ترساندمی ترس بۆ فیلمی ترسناکە دایە تۆ حەبی هێوەرکەراوەت خاردووە؟ ڕاست بڕۆم؟ بەڵێ حەتم دایە دەمەوێت بزانم حەبەکە چی بوو تاهێرە خان ڕاستی دەکرد سەبارەت بە چی؟ ئەوەی کە ئەگەر باوکت بواە ڕزایەتی دەدا من مەسەلەی پوری غەیاسم دەزانی ئەوەی کە باوکت لێ خۆش بوو ڕزایەتی دا دایە تۆ دەتزانی و ڕزایەتت نەدا؟ ڕۆژێک لەگەڵ باوکت چوو بووینە بازار تازە زەماوەندمان کرد بوو عەترێکی بۆم کڕی بوو بەڵام کاتێک وا هاتینەوە بۆ ماڵە پەژیوان ببوومەوە وتم عەترەکەی شیرینە دوی بە بیدەوە باوکیشت چوو بۆ دوکان کاتێک گەڕایەوە دیتم زۆر پەشێوە وتم چی بوو ئاغا وەلی؟ هیچی نەگوت لێم هەڵپێچا هەر لێم پرسی ئاغا وەلی چی بووە؟ هیچی نەگوت وتم تۆ کە ڕۆیشتی تریلیلانت بوو هیچی نەگوت لێم هەڵپێچا هەر لێم هەڵپێچا هەتا ئەنجامە زمان هات کاتێک چوو بۆ عەترەکە بداتەوە خاوەن دوکانەکە پێی گوتبوو من بە کچەکەتم گوت عەترەکەی شیرینە بۆ کڕیت بەم قسەیە هەستی کردبوو هەموو دونیا بەسەریا ڕووخا بوو بەدزی ئاغاوەلیەوە خۆم پۆشتە کردەوە چوومە دوکانی کابرای عەترفرۆشی تەواوی شوشە عەترەکانی بچکاند گوتم من ژنی ئەو کابرایە مێردی منە شانازی منە پیاوی منە تۆ زۆرت بێجێ کردووە کە بە هەڵە بۆ چووی باڵێ پۆلیس هاتوو منی بردە کەڵانتەری کاتێک دیتم ئاغاوەلی بە پاڕانەوە و لاڵانەوە خەریکە ڕەزامەندی ئەو کابرا دوکاندارە وەردەگرێ ئەو کات زانیم کە عاشقی بووم بەڵام بەدایکی ئاهیمت کاتێک کە مرد عاشقی بووم ویستم تانەی لێ بدەم دەنا هەر لەو کەڵانتەریە یان ڕەنگیش بێ لە عەترفرۆشیەکەدا عاشقی بوو هەر ئەو کاتەی خەریک بووم عەترەکانیم دەشکان ساڵەها بوو کە خەڵک بە جیاوازی تەمەنی ئەمە قەڵس ببوون
اینجا تۆ دەڵێ بۆ ڕزایەت نادەی؟ ڕزایەت بدەم. ناڵێن خۆ مێردەکەی نەبوو ناشتی چەوەندەری ناشت. ناڵێن خواخوای بوو لە دەست ئەو پیرە پیاوە نەجاتی بێ. تاهیرە ناڵێ، غەیاس ناڵێ. هەر ئەم زیوەرە دایکی ئاهی ناڵێ شکر بۆ خوا ئەم ژنە بە مێردەکەی قایل نەبوو بۆیە ڕزایەتیدا هەتا مێردەکەی من لە بەندیخانە بەربێ؟ ها؟ دایە تۆ لە کەیەوە حەبی هێوەرکەرەوە دەخۆی؟ دایە من باشم. دڵنیای باشی؟ باشم. هۆشت بەداهێکە دایە. دایە ئەم دەرمانانە لە ژێر چاودێری دوکتردا دەخۆی تر. هالا دووسبەی سەرەتای ساڵە چۆڵی ئەم ماڵە دەمان کوژێ. بڵێ بە ئاهی بێ هەتا بە تەنیا نەبین. ها؟ ئاهی؟ بە ئاهی بڵێم بێ؟ ئەگەر بێت اینجا خاڵک ناڵێن سوێندی خوارد لە پشت باوکی نەما و خزا لای خەس و ژنەکەی ئەویش کەنگێ لە هەوڵین جێژنەی کە باوکی گیراوە دایکی و خۆشکی بە تەنیا بەجێ بهێڵێ و بچێتە سەر سفرەی حەوت سینی خەسووی. ناڵێن ها ناڵێن دایە هەر ئەو خەڵکەی وا ئەگەر تۆ ڕزایەتت بدایە دەیانگوت ئەنوشە بایەخی بۆ شوەکەی دانەنە. ناڵێن تاهیرە ناڵێ، غیاس ناڵێ، ئەو ئەتر فرۆشە ناڵێ، زیوەری دایکی ئاهی ناڵێ، خەڵک ناڵێن ها؟ يا مقلب القلوب والأبصار يا مدبر الليل والنهار يا محول الحول والأحوال حول حالنا إلى أحسن الحال. دەستپێکی ساڵی 1394 کۆچی هەتاوی پیرۆز بێ. من لێی خۆش بوو.
دەنگی زەنگ بوو کێیە؟ کێیە؟ باران باریوە دیسان خراپ بووە من دەچم دەرگاکە بکەمەوە کێ؟ منم تۆ کێی؟ ئاختەر ئاختەری نەمەدزان پیاس لەکوێیە؟ لێرەیە؟ لەگەڵ منداڵەکەمان لێرەیە؟ ڕۆلا